سڵاو سۆڤان سڵاو لە بینەران و بیسەرانی کوردستان 24 و پرۆگرامی ڕۆژ باش ئەم ڕۆژ بە کۆمەڵە بەرگە و بابەتی تایبەت و سەرنجڕاکێش هاتینەوە لای ئێوەی خۆشەویست بەو هیواین ئەم کاتژمێرە لەگەڵمان بمێنەوە بینەر و بیستەری هەموو ئەو بابەت و زانیاریانە بن کە ئێمە بۆمان ئامادە کردوون لەبەرەوەی ئێمە بەردەوام لە خەمیەوە داین کە جوانترین بابەتەکان و هەموو هەواڵە پڕبایەخەکانی جیهان و ناوخۆش بۆ ئێوە بخەینە ڕوو لە ماوەی ئەم کاتژمێرەدا وەجگە لەوەش هەمیشە باسی ئەو ڕێکار و خۆپارێزیانە بکەین کە دروستن کە لەلایەن کەسانی پسپۆڕەوە ئەدرێکە لە وەزارەتی تەندروستیەوە بڵاوەکرێتەوە جیا لەو ڕووپاگەندانێکە لە سۆشەڵ میدیاوە بەرچاوی ئێوە ئەبێتە هۆی دارمان یاخود لایەنی خراپبوونی دەرونی ئێوە ئێمە هەوڵەدەین کە ئەو زانیاریە دروستانە بە ئێوە ڕابگەینین تا ئینشاءالله هەمووتان پارێزرا و سەلامەت بن و دوور بن لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک. بەڵێ ڕۆژ باش بینەرانی کوردستان 24 ڕۆژ باش بۆ ئەو بینەرە خۆشەویستانی کە هەموو ڕۆژێک کاتژمێر حەوت بینەری پرۆگرامی ئێمە بن بیسەری پرۆگرامی ئێمە بن وەک هەژە باسی کرد بەڵێ ئێمە لە ڕێی تۆڕی پەیامنێرانمانەوە دروستترین زانیاریەکانتان پێگەێنین لە ڕێی زانیاریەکانی ئێمە دەزانن کە لە هەرێمی کوردستان بەگشتی چەند کەس تووشی کۆرۆنا بووە و حاڵەتەکان چۆنن و لە شارەکان زیاتر ئەو حاڵەتە بەرچاو دەکەوێت تەنانەت دۆخی هاوڵاتیان و هاونەشتیمانیان کە ئێستا لەم کاتەدا کە ئەم شەپۆلەی کۆرۆنا بەم شێوەیە چۆن خۆپارێزی بکەن و تا چەندێک خەڵک پابەندە هەمووی دەتوانن لە ڕێی کەناڵەکەمان و بەتایبەتیش لە پرۆگرامی ڕۆژباشی کوردستان چونکە ئەو بابەتانەتان بۆ دەخینە ڕوو بۆتان ئاشکرا بێت. هیوادارین کە ئەم ڕۆژێکی پڕ لە وزە و پڕ لە خۆشی و پڕ لە سەلامەتی بێت بۆ هەموو ئێوەی خۆشەویست کە ئێستا بینەر و بیسەری پرۆگراممان. جا سەرەتاش سۆڤان بە کورتەیەک لە هەواڵە ناوخۆیی و جیهانیەکان دەست پێ دەکات. زیاتر لە 130 کەسی دیکە لە هەرێمی کوردستان تووشی کۆرۆنا بوون. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند لە بەردەوامی پشکنینەکان و گەڕان بە دوای توشبووان 100 کەسی دیکە لە پارێزگای سلێمانی و 34 کەسی دیکەش لە پارێزگای هەولێر و 2 کەسی دیکەش لە دهۆک توش بوون. وەزارەتی تەندروستی جەخت دەکاتەوە کە زۆرینەی توشبوانی نوێ بەرکەوتنیان لەگەڵ توشبوانی پێشودا هەیە و بەشێکیشیان هیچ نیشانەیەکیان نییە. بەپێی ئامارەکان ژمارەی توشبوانی کۆرۆنا لە هەرێمی کوردستان نزیکەی 1600 کەسە. سەرۆکی دەستەی ئاماری کوردستان پێشبینی دەکات سەرژمێری دانیشتوان لە عێراق دوا بخرێت. سیروان محەممەد سەرۆکی دەستەی ئاماری هەرێمی کوردستان بە کوردستان 24 ڕاگەاند ئەنجامدانی سەرژمێری گشتی دانیشتوان بە شێوەی ئەلکترۆنی سەرکەوتو نابێت و ئامادەکاری و خەرجی و بودجەی زۆری دەوێت. ڕاشی گەاند بەپێی بارودۆخی ئێستای عێراق ئەنجامدانی سەرژمێری گشتی دانیشتوان بۆ کۆتایی ساڵی 2020 دوا دەکەوێت. بڕیاریشە دەستەی ئاماری کوردستان و بانکی نێودەوڵەتی ڕووپێوێک ئەنجام بدەن. حوت کەسی دیکە لە عێراق تووشی کۆرۆنا بوون. 259 کەسی دیکەش چاک بوونەتەوە. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق ڕایگەاند لە 24 کاتژمێردا 787 کەسی دیکە لە سەرتاسەری عێراق تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و 259 توشبووی کۆرۆناش چاک بوونەتەوە. هەروەها 22 کەسی دیکە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستا. وەزارەتی تەندروستی عێراق ئاماژەی بۆش کردووە ژمارەی توشبووانی کۆرۆنا 14200 کەسی تێپەڕاندووە و تا ئێستا 392 کەس بە کۆرۆنا گیانیان لەدەستاوە. عەسائب ئەهل الحەق بارەکەکانی لە ناوەڕاست و باشووری عێراق دادەخات. لە ڕاگەیەندراوێکدا کە واژۆی قەیس خەزعەلی سەرکردەی گروپی عەسائب ئەهل الحەقی بەسەرەوەیە بڕیار دراوە سەرجەم بارەکەکانی ئەو گروپا لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق دابخرێت بەڵام چالاکی و ڕێخستنەکانیان لە کارکردن بەردەوام دەبن. وەک لە ڕاگەیەندراوەکەدا هاتووە ئەم بڕیارە بەهۆی دۆخی ئێستای سیاسی و تەندروستی و بوونی ئەجێندای دژمنکارانەیە بەرامبەر بەو گروپە. هاوسەرۆکی کۆنگرەی کەجەدا ئازاد کرا. لەیلا گۆڤن هاوسەرۆکی کۆنگرەی جڤاکی دیموکراتیک کەجەدا چەند ڕۆژێک لەمەوبەر مافی ئەندامەتی پەرلەمانی تورکیای لێوەرگیراوەتەوە و دەستگیر کرا.
دوای 5 ڕۆژ مانەوەی لە زیندان بەهۆی ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا ئازادکرا. ڕۆژی 4 ئەم مانگە 3 پەرلەمانتاری تورکیا مافی پەرلەمانتاریان لێوەرگیراوەتەوە و دەستگیر کران. ئێستا 2 لە پەرلەمانتارانە ئازادکراون و تەنیا 1 پەرلەمانتار لە زیندان ماوە. ئەمەش کورتەیەک بوو لە هەواڵە جیهانی و ناوخۆیەکان. بۆ زیاتر پارێزگاری لە هاوڵاتیان و ڕێگرتن لەو تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا ئێستا بە تایبەت لە پارێزگای سلێمانیش بەڕێوەبەتی ئەوقافی سلێمانی بۆ خۆپاراستن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا چەند بڕیارێکی دەرکردووە کە لە بەڕێوەبەتی ئەوقافی سلێمانی و کاروباری ئاینی ڕاگەاندووە بڵاویشی کردوتەوە لە ڕاگەاندەوەەکە کە ناکرێت نوێژی مزگەوتەکان ئەو مزگەوتانەی لە ناو بازاڕەکانەیە ئەنجام بدرێ و تەنیا توالەتەکان بەکارهێنرێ واتە نوێژی بە کۆمەڵ لە ناو مزگەوتەکان هەموو فەرزەکان نابێت. هەروەها ڕۆژی هەینی داهاتوو ڕێگە بە ئافرەتان نادرێت بۆ نوێژی بە کۆمەڵ سەردانی مزگەوتەکان بکەن. بەڕێوەبەتی ئەوقافی سلێمانی داوا دەکات هەوڵ بدرێت گوتاری ڕۆژی هەینی لە دەرەوەی مزگەوتەکان لە ناو پارک و باخچەکان پێشکەش بکرێت بۆی کەمترین بەرکەوتن هەبێت و ڕێگری لە توشبوونی هاوڵاتیان بە ڤایرۆسی کۆرۆنا بکرێت. بەڵێ ئەمەش وای کردووە کە داوا لە موسڵمانان و هاوڵاتیان بکەن کە لە کاتی سەردانی مزگەوت دەمامەک و دەستکێش بەکار بهێنن و خۆیان لە تەوقەکردن بە دوور بگرن. وەک دەزانین هاوڵاتیانی ئێمە هاونیشتیمانیانی ئێمە ئەو مزگەوت و شوێنانی کە بۆ نوێشکردنە یان هەندێک مزگەوتی بچووکە لە ناو بازاڕەکانە هەموو خەڵکی ئەوێ یەکتری دەناسن حتمما کە یەکتری بینن تەوقع ئەکەن و ئەوە لەبەر ڕێگریکردن لەو حاڵەتە و بۆ یاوتوانەکە دەبێت دەمامەک و دەستکێشوانە بکەن و ئەوە ناشبێت تەوقع بکەن و جگە لەوەش لە سلێمانی لێژنەی قامەقامیەت چەند بڕیارێکی دیکەی دەرکردووە کە ئەمانەش هەمووی سەبارەت بۆیە کە چۆن هاوڵاتیان هاونیشتوانیان خۆپارێزی بکەن لە ڤایرۆسی کۆرۆنا. بەڵێ بۆ تونکردنەوەی ڕێکارەکانە لە بەرەوەی کە ئێستا زانرێت لە پارێزگای سلێمانی ڤایرۆسەکە بەشێک بەرچاو تەشەنەی کردووە بۆیە هەمووی ئەپدەیت دەکرێتەوە هەم بەڕێوەبەتی ئەوقافە لیژنە هاوبەشەکانە تەندروستیە بۆ ئەوەی کە ئەو ڕێژە زۆرە کۆنتترۆل بکرێت و هاوڵاتیان پارێزراو بن ئینشاءڵڵا. بەڵێ هیوادارین کە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان پابند بن بە هەموو ڕێنمایەکەن. دەچینە ناو بابەتێک وەک هەر هەموو جارێکە هاژە باسی لێواکات و سەرەتای پرۆگرامی ئەمە بەبا چەند بابەتێک دەست پێکات کە زۆر جار ژینگەی کوردستانە زۆر جار ئەو باخ و باخاتانەیە کە لە هەرێمی کوردستانە هەیەوە ئێستا باس لە شتێکی دیکە دەکەین کە دیسانەوە بەرهەمی خۆماڵی کوردستانە کە ئەوی شووتی پێنجوێنە و هەنجیری ئاکرێ هەموو ئەو شتانەی کە کوردستان جاکەناوی میوەیەکێنی یەکسەر شوێنە ینی بە شوێنێک بەو تایبەتمەندیەکی هەیە بۆ ئەو میوە یاخود بۆ ئەو بەرهەمە خۆماڵیە. هەر بۆیە لە هەموو کوردستانە هەر وەک باسیەکەی لە هەر شوێنەکە و میوەیەکی تایبەت هەیە بۆیە شووتی پێنجوێنە هەنجیری ئاکرەیە و برنجی بانی خێڵانە و تەماتەی شارە زورە و سیدەکانیشە و بەشێک لەو بەرهەمە کشت و کاڵیانە لە هەرێمی کوردستانن خواستێکی زۆر زۆریان لەسرە هاوکات بەهۆی بەپیتی خاکەکەی و بەرهەمی خەیاری گوردی خرنکێ لە بناری چیای بەمۆ ئەویش تایبەتە بەوێ ناوبانگێکی تایبەتی هەیە کە لە بازاڕەکاندا داواکاریکی زۆری لەسەرەوە دانیشتوانی گوندەکە لە بەرەبەیانێکی زوودا یاخود لە ئێوارەیەکی فێنک بە پیر و لاوەوە وەکو هەموو عادەتێکی هەموو کوردان بە هەرەوەزی کارەکەن و گەنج و منداڵ و کچ و ژن کاری ڕەنینەوەی خیار دەکەن و ڕەوانەی بازاڕەکانی دەکەن با ئێمەش لەو بارەیەوە فیچەرێک ببینین و بەرهەمی خۆماڵی خۆمان ببین.
ساڵانە خەریکی عادەبین وەکو زۆر بە زۆری خیار لە بەرەوە خیاری خەرکنیە بەناوبنگتنی خیارە هەم لە ڕووی تام و هەم لە ڕووی جوانی ساڵانش بە دانە ئەمان کرد ئیساکە زۆربەی بە شەتڵ خەریکین لە دەی دوو شەتڵێنێژێر لایلۆن و خۆمانینێن هەتا دەیسێ لە دەیسێ خێنە دەرەوە لە دەرەوەتر بە گۆل بیکەین ئایا بە سوێندە بیکەین ئێتر خێنە سەر ئەرز و ئێتر پارچە کۆڵە و خزمەت و دەرمانی میێشول و ئەمانەکەین هیچ دەرمانێکی وەکو هیچ دەرمانێکی تری ناگەین لە ڕووی تامەوە ساڵانە کاراوتی بەشی خۆمانەوە نێبێژین وەڵام بمانوێت پێی دەوڵەمەنی لە پێ بەس بژێوی ژیانی خۆمانی پێ دەرەکەین. ئەم دەرمانە ئێستا ئێمە یکەین دەرمانی حەشرات و دەرمانی گەسێ و دەرمانی گوڵوەرینە ئەگەر ئەم دەرمانینەکەی خیارەی خراپە بێت لارە بێت ئەوەی تر خیارەکە ڕوشێنێت گڵاکەی ناشرین ئەبێت ئەمانە ئەم دەرمانە زیاتر بۆ ئەوەی بەڵێ هەروەکو بینیمان کە خاکی کوردستان بە پیتی خاکەکەی وای کردوکەم هەموو بەرهەمە خۆماڵی وە پاک و بە تامەشمان هەبێت و هەڵبەتجی سوپاسگوزاریە چکە لەوەش سۆڤان خەیار بینی و مایانی چوومەتە ئەو کێڵگانە کە هەر دانەیەک چەندێک بە عزیێتیەوێت چەندێک هیلاکی و ماندووبوونی ئەو جوتیارەیەوێت تا ئەیڕوێنێت چونکە هەردانە تۆیەک ئەبێ بەردەوام بڵێن ئاگاداری بێ ئاوی بات وردە وردە لەگەڵ هەردانەیەکیا دەست و پەنجەی پێوی دیارە بۆیە ینی ئەو بەرهەمە پێویستێمە زۆر زۆر جوان ئاگامان لێبێ و سوپاس گوزار بین بۆی کە بەرهەمی خۆماڵی خۆمان بەدەست و ماندووبوونی ئەو جوتیارانە چەند بەتام و خۆشترە بەڵێ تەنانەت ڕنینەوەیشی زۆر کارێکەسم زۆر بچووکە تێکی بچووکە بۆ دانەوینەوە ئەبێت ئەرکێکی زۆر بکێشن باسمان لە بەرهەمی خۆمان کرد چونکە کەشوهەوایەکی خۆشمان و باشمان هەیە و لەبارمان هەیە و خاکێکی بەپیت با پێکەوە لەگەڵ ئەوەشە ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین.
بە گوێرەی بینینی ئەو زانیاری و یاخود گوێبیستبوونی ئەو حاڵانەی کە ئێستا ڕێژەی توشبوانی کۆرۆنا ئەخرێتە ڕوو دەری دەخات کە دۆخەکە لە تەشەنەکردن. ئێمەش بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو بابەتە وەجی پرسیارە لای هەریەک لە ئێمە کە ئایا بۆ ئەم دۆخە لە ئارامبوونەوەیەکە یاخود لە هێوەربوونەوەیەکە بۆ شێوەیە ئەو کتوپڕە زیادی کرد و وەتەشەنەی کرد بۆیە میوانداری بەڕێز دکتۆر بژام موسامان کردووە کە وتەبێژی بەڕێوەتی گشتی تەندروستی هەولێرە لەگەڵمانە بێ لە ستۆدیۆ بەخێر هاتی دکتۆر سڵاو لەبێ و ڕۆژێکی باش و بە هیوای تەندروستێکی باشیش. دکتۆر سەرەتا یەکسەر ئەو پرسیارە بۆچی ڤایرۆسەکە بەو شێوە خێرایە تەشەنەی کرد؟ بەڵێ ئێمە ئەگەر بگەڕێنەوە سەرەتا دەکرێت بە دوو قۆناغ باسی سەرهەڵدانی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا بکەین لە پارێزگای هەولێر و لە هەموو هەرێمی کوردستان لە سەرەتادا کاتێک کە پەتایەکە لە سەراسەری زیان سەری هەڵدا حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی و لە سەرڕاستپاردەی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکار و ڕێبشوێنی توندی گرتەبەر و بە سوپاسەوە بە دەستخۆشیەوە لایەن هاوڵاتیان تا ڕادەیەکی زۆر باش جێبەجێ کرا و توانرا دۆخەکە بە شێوەیەکی زۆر باش کۆنتترۆل بکرێت و وای لێ بکرێت ئەم پەتایە هەر ئەوەی کاتێک کە هەڵگر هەبوو لە ناو کۆمەڵگە یا بکرێتەوە لە نەخۆشخانەکاندا بخەوێنرێت و چارسەر پزیشکی پێ بگرێت. ئێمە لە قۆناغی یەکەم تەنهایەک نەخۆشمان لە نەخۆشخانەکان مابوو کاتێک کە دووبارە پەتای ڤایرۆسی کۆڕۆنا بە شێوەی چاوەڕ نەکرا و ژمارەکان ڕوو لە هەڵکشان بوو ژمارەکان بەرز بۆ ئەمەش دەبێت باسی بکەین بۆچی ئەمە ڕوویدا. ئێمە بینیمان کاتێک کە قەدەغی هاتووە هەبوو و هاوڵاتیان پابوون بەڕێنمایەکە ژمارەکە زۆر کەم بۆ زوو توانرە دۆخەکە کۆنتترۆل بکرێت. بەڵام کاتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان و ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر بڕیاریدا کە شوێنە گشتیەکان کار و کەسابەت و پیشەوەران بگەڕنەوە سەرکارەکانی خۆیان لە پاڵەمەش بەشێکی زۆری هاوڵاتیان خۆیان نەپاراست لە شوێنە گشتیەکان واتە سست بوون لە پەیڕۆکردنی ئەو ڕێنمایە خۆپارێزیە سەرەتاییانەی کەوا پێویستن بۆ خۆپارێزی لە دژی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا بۆیە دۆخەکە بەم شێوەیە ژمارەکان هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی بەڵێ ئەمە هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەیە و تاکە هۆکارە کە بۆ هۆی ئەوەی ژمارەی توشبوان لە هەموو هەرێمی کوردستان و لە پارێزگای هەولێر بە شێوەیەک چاوەڕ نەکراوە بە شێوەیەکی پێشبین نەکراوە بە شێوەیەکی وا بەرز بێتەوە کە لە تۆقعاتی هیچ کەسێکدا نەبوو. ئەمەش تەنها بەوەی کەەوە خەڵک هاوکار نەبوو لەگەڵ تیمە تەندروستیەکان و لەگەڵ تیمەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کەەوە دانراون بۆ ڕوبەڕبوونەوەی ئەم پەتایە. بەڵێ دکتۆر بژار باست لەوە کرد کە لەو پێشتر لە کاتێکە کۆنتترۆل کرابوو تا ڕادەیەک یەک نەخۆش لە نەخۆشخانەکان ما بووە. ئێستا بەو ژمارەیە بێت کە ئێمە ڕۆژانە لە هەواڵەکان و باسیەکەین کاتە چەندێک ئێستا لە ژێر چاودێری چڕن بێجگەڵانی کە تووشە بن چەند کەسن ژمارەوانی کە لە پارێزگای هەولێر ئێمە ژمارەی توشبوومان کە لە نەخۆشخانەکان خوێنراون لە ئێستادا 270 نەخۆشمان لە نەخۆشخانن. یەکێک لەمانە لە ژێر ئامێری هەناسدانی دەستکردە و بە دۆخێکی سەختی تەندروستیدا تێپەڕ دەبێت و ئەمەش بەڕاستی ئەگەر هات و هاوڵاتیان پابند و هاوکار نەبن ڕەنگە ئەم ژمارەیە بەرز بێتەوە و ژمارەی قەرەوێلەی کەوا تایبەت کراوە بە هەناسدانی دەست کرد ڕەنگە پڕ ببێتەوە ئەمەش خۆی مەترسیدارە و ڕەنگە کارە ساتی بە دوواداێت. بەڵێ لە تێکرای ئەو نەخۆشانی کە ئێستا هەن لە نەخۆشخانەکان زیاتر لە چ تەمەنێکان و چ ڕەگەزێکیش؟ بەڵێ خۆی ئەم پەتایەکی نوێ و پەتایەکی سەیر و پەتایەکی وەکو دەڵی جیاوازە بە هیچ شێوەیەک جیاوازی ناکات لە ڕووی تەمەن ئاین ڕەگەز لە ڕووی هەر باگراوندێکەوە. ئێمە لە نەخۆشخانە بە شێوێکی گشتی هەموو تەمەنەکانمان هەیە کەوا تووشی ئەم پەتایبوون و هەڵگرن و کە پشکینەکەیان دەرچووە هەڵگری ئەم پەتایان. بەڵام دەکرێت چەند جیاوازیەکی کەم هەبێت لە ڕووی تەمەنەوە. زۆربیان لە نێوان 20 بۆ 45 ئەم تەمەنن و ئەمەش تەمەنی مام ناوەندیە بەڵام بە شێوێکی گشتی بە هیچ شێوەیەک ئەم پەتای جیاوازی ناکات لە نێوان تەمەن و شتەکانی ترکەوە. بەڵێ بەس لەوە کرد کە یەک دەخۆش ئێستا لە ژێر ئامێری هەناسەدانی دەستکردە بەم شێوەیە بێ ژمارەی توشبووان ئەوانی کە پێویستیان بە ئامێری هەناسەدا چەندە و دۆخی تەندروستیان چۆنە و ئایا ژمارەی ئەو ئامێرە هەناسەدانە دەستکردانە بەو ئەندازەیە ئەبێت کە ئەگەر خوا نەخواسە حاڵەتەکە زۆری کردە شەڕی سەد فریان بکەوێت؟ بەڵێ
ئێمە لە ئێستادا کەرەوە هەر وەک باسم کرد یەک حاڵەتمان لەژێر ئامێری هەناسەدانی دەستکردا بەڵام سێ حاڵەتی تریش باری تەندروستیان نازیێگیرە و پێویستیان بە بەردەوامی ئۆکسزیین هەیە کاتی ئۆکسزیینیان لەسەر لا ببرێت و چارەسەری پێویست پێیان بدرێت لا ببرێت ئەمانش دۆخی تەندروستیان نازیێگیر دەبێت و خوا نەخواستە باری تەندروستیان خراپتر دەبێت بەڵام ئێمە لە پارێزگای هەولێر بەپێی ئەو دۆخەی کەوا هەبوو و سەرەتا خۆمان بۆ ئامادە کرد بە پێی ژمارەی دانیشتوان ژمارەی ئامێری هەناسەدانی دەستکرد لە ئاستێکی باشدا بوو و بە پێی ژمارەی دانیشتوانی پارێزگای هەولێر ئەم ئامێری هەناسەدانی دەستکردە ڕێژەیەکی باش بوو بەڵام لە ئێستادا کە دەبین ژمارەکە بە شێوەیەش چاوەڕوان نەکراوە و بە شێوەیەکی وا بەرز دەبێتەوە کە لە توقعاتی کەسدا نیە ئەمە ڕەنگە ژمارەی ئەو کەسانێکەوە باری تەندروستیان ناجێگیر دەبێت و پێویستیان بە ئامێری هەناسەدانی دەستکرد دەبێت بەرز دەبێتەوە و لە ئەگەری بەرزبوونەوەی ئەم ژمارەیان ڕەنگە ئەمە لە توانستی دەستگا تەندروستیەکان و لە توانستی یەکەی چاودێری هەناسەدانی سەردا دەربچێت بۆیە داوامان لە هاوڵاتیان وایە هاوکار و پاڵپشت و پشتیوان و ڕێگە خۆشکەر بن و بتوانن ڕێکار و ڕێنمایی خۆپارێزیەکان پەیڕۆ بکەن تاواکو نەگەینن بە دۆخێکی وا مەترسیدار. بەڵێ دکتۆر بژار ئەو ڕێیانە چیە یاخود بۆ گواستنەوەی ڤایرۆس کۆڕۆناکە بە شوێکی زۆر خێرا بڵاو بێتەوە یعنی ڕێگەی گواستنەوەی ڤایرۆسەکە بە تایبەت چۆنە؟ بەڵێ خۆی ڕێگەی بڵاوبوونەوە ئەم پەتایە بە شێوەی هەناسەدان لە دڵۆپای هەناسەوە دەکرێت لە دەمەوە لە لوتەوە و لە چاوە بچێتە ژوورەوە و گرنگترین شوێن کەوا خەڵک خۆی لێ بپارێزێت ئەو شوێنە قەڵەباڵغە و داخراوانەیە کەوا گربوونەوەی خەڵکی زۆری تێدایە و شوێنەکە داخراوە لەبەر ئەوەی کاتێک کە تۆ شوێنەکە داخراوە بوو خەڵکی زۆری لێبوو هەناسەدان زیاد دەبێت لەگەر ژماری ئەو کەسانێکەوە لەم هۆڵن لەم ژوورن لەم شوێنن و ئەمە ژوا دەکات ڕێژەی شێداری بەرز بێتەوە کاتێک ڕێژەی شێداریش بەرز دەبێتەوە ئەمە دەبێتە ڕێگە خۆشکەرێکی باش دەبێتە هەندێک بۆی ئەم پەتە بە خێراتر و بە ئاسانتر لە نێوان کەسەکان بگوازرێتەوە بۆیە ئێمە داوامان لە هاوڵاتیان وایە کاتێک خۆیان بە دوور بگن لەم شوێنە قەڵباڵغ و لەم شوێنە گربوونەوە لەم هۆڵانە و لەم کۆڕ و کۆبوونەوە ئەم شتانە بەڵام ئەگەر هاتوو بە ناچاری بوو کاتێک تۆ پێداویستیەک یاخود شتێک دەتەوێت لە بازارە لە شوێنێکی ناو مارکێتێکە دەکرێت تۆ پەیڕەوی ڕێنمایە تەندروستیەکان بکەیت کە ئەویش لە هەمویان گرنگتر کاتێک کە تۆ دەڕۆیتە دەرەوە نێوانی خۆت و کەسەکەی بەرامبەر زیاتر لە مەتر نوێ بێت بەپێی ستاندەردی ڕێکخراوی تەندروستی زیانی و هەروەها بەکارهێنانی دەمام کە ئەمەش گرنگێکی تایبەتی خۆی هەیە و هەروەها دەستکێشیش بەڵام دەبێت دەستکێش بەو شێوێ بەکاربێنرێت کە دەبێتە خۆپارێزی دکتۆر ئێمە تۆ لە ڕێڕاگرین ئەچینە لای پامنێرانمان لە سلێمانی و هەولێر هەر بۆ زانینی بارودۆخی ئێستای هاوڵاتیان و ئەو شارانەش بزانین زانیاریەکان لای ئەوان چییە کە هەردوو پامنێرمان هاوژین جەمال لە سلێمانی و لەگەڵمانە بێت و هۆشمە سادق لە هەولێرەوە سەرەتاچمە لای هاوژین سڵاو لەبێ هاوژین بە هیوای ڕۆژێکی باش بۆ تۆ زانیاریەکان لای تۆ چییە؟ بەڵێ سڵاوتان لێبێت بەیانیتان باش زانیاریەکان هەرەوەیە وەکو ڕۆژانی ڕابردوو شەوی ڕابردوو حکوومەتی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئامارێکی نوێی توشمان و گیانەدەزانی ڤایرۆسی کۆرۆنای لە پارێزگای سلێمانی بڵاو کردەوە کە ئاماری دوێنێ شەو ئامارێکی مەترسیدار و هەروە هەواڵێکی ناخۆش بوو بۆ هاوڵاتیانی پارێزگای سلێمانیەوەیەوە بوو کە نزیکەی 100 توش بوو بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمارکران کە لەو ژمارەیە 87 دانوشتی ناو شاری سلێمانی کە ئەمەش ئامارێکی مەترسیدارە وەروەها دۆخی نەخۆشخانەکانیش دەخاتە حاڵەتێکی خراپەوە بۆ پێیکە وەکو پێشووتر بەرپرسانی تەندروستی لە پارێزگای سلێمانی ئاماژەیان پێکردبوو ئەوان تواناکانیان سنووردار و هەروەها نەخۆشخانانەی کە دابینیان کردووە بۆ توشبانی ڤایرۆسی کۆرۆنا ئەوانیش توانیان سنووردارە بوو هەم بۆ چارەسەرکردن هەم بۆ لە خۆگرتنی نەخۆشەکان لە نێو نەخۆشخانەکاندا بۆیە پێشبینی دەکرێت ئەو ژمارە توش بووە کە بەردەوامیش هاوڵاتیان سەردانی کلینیکی عالی ناجیلەکان بۆ پشکنین ڤایرۆسەکە زیاتر بڵاو بێتەوە هاوڵاتێکی زیاتر تووشی ڤایرۆسەکە ببێت ئەمەش گرفتی سەرەکی بۆ نەخۆشخانەکان دروستەکات هەر بۆیە دوێنێ پارێزگاری سلێمانی وەکو سەرۆکی لیژنەی باڵای ڕوبەڕۆبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا زانیاری نوێی بۆ کوردستان 24 ئاشکرا کردووە ماژەی بۆ تاکەوان پلانیان نییە نەخۆشخانی دیکە زیاد بکەن چونکە ئەگەر نەخۆشخانەش زیاد بکەن ئەوە کەلوپەل و پێداویستی پزیشکی پێویست لە بەردەستانیە و کاتە ناتوانن چارەسەری سەرجەم توشبوان بکەن بۆیە ئەوان پلانیان ئەوەیە کە ژمارەی بەرکەوتوان و ژماری توشبوان لە نێو نەخۆشخانەکانە کەم بکەنەوە بە زووی چارەسەر وەربگرن و
بنێرێنەوە بۆ ماڵە بۆەوەی و کەسانی دیکە کە بە شێوازێکی نوێ تووشی ڤایرۆسەکە بن لە نێو نەخۆشخانەکاندا بخێنرێت ئەو کات لا پارێزگای سلێمانی و توشبانی ڤایرۆسی کۆرۆنا بۆ ئاماری دوێنێشەوە 1000 کەسی تێپەڵان ئەمەش ئەومانە مەترسیدارە بوو کە بەرپرسانی تەندروستی باسییان دەکرد و کاگەر بێت و ژماری توشبان بگاتە 1000 کەس ئەوان ناتوان وەکو پێویست چارەسەری توش بوان کرد هاوکات هەردوێنێژ هاوڵاتیەکی تەمەەن 67 ساڵ پاش خەواندن و مانەوەی لە نێو نەخۆشخانە بە ڤایرۆسی کۆرۆنا گیانی لە دەستدا بەمەش توانین بڵێن ئەو ئاماری کە پێشتر بڵاوکرایە بۆ گیانە دەستدانی ڤایرۆسی کۆرۆنا زۆرترینیان لە پارێزگای سلێمانی. بەڵێ زۆر سپاس دەکەین هاوژین لە سلێمانی و لەگەڵمان بووی و ئێستا دەچینە لای پامنێرمان هۆشمەند سادق کە لە هەولێر لەگەڵمانە هۆشمەند تۆ پێمان بڵێ کە ئەم ڕێکارانی کە بۆ ڤایرۆسی کۆرۆنا گیراوەتە بەر هاوڵاتیان چەندێک پابندن پێی و دۆخەکە ئێستا چۆنە؟ سۆڤان هاژە ئەم کاتان باش بەڵێ لەوارەی ئەو دۆخی بڵاوونەی ڤایرۆسی کۆرۆنا و ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ هێدی هاوڵاتیان زیاتر پابندی بڵێن ڕێنمایە تەندروستەکان دەبن لەویش بۆ بەکارێنانی ماسک و دەستکێش و زیاتر دوورکەوتنەوە لە قەرەباڵغی منەوێت سەبار بە چەند زانیارێک ئەمە گفتوگۆ بکەین لەسەرەوەی ئەویش دوایەوەی کەوا کارمەندێکی پەرلەمانی کوردستان تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو دوێنێ نزیکەی 200 پەرلەمانتار و کارمەندی پەرلەمانی کوردستان پشکنی ڤایرۆسی کۆرۆنایان بۆ کراوە لەو 200 کەسەت دوێنێ شەو سەعات 12 شەو نزیکەی ئەنجامی 100 پشکنی ڤایرۆسی کۆرۆنای پەرلەمانتاران و کارمەندان گەڕاوەتەوە کە سەرجەمیان نێگەتیڤ بواتە هەڵگری ڤایرۆسەکەنین و ئەمڕۆژ تا سەعات یەکی دوانی وەڕۆ ئەنجامی ئەو 100 پشنەکەی دیش دەگەڕێتەوە بەپێی ئەو پشنانەی کە کراوە تاوەکو ێستا تەنها یەک کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە و کەسش بەرکەوتەی لەگەڵ کارمەندەکان نەبووە چونکە لە پشوویە بووە پێشەوەی دەوامی فەرمانەکان دەست پێ بکاتەوە ئەو دەرکەوتەوە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە بۆ ئەو پشتینش کراوە بوویکەوە دڵنیا بێت لەبارەی توشبوونی کارمەندان و پەرلەمانتاران بە ڤایرۆسی کۆرۆنا بۆیکەوە دەست بە دانیشتەکانیان بکەنەوە لەبارەی ئەنجومەنی بڵێن ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر دوێنێ شەو ڕاگەندراوێکی بڵاو کردەوە تایبەت بە هاوڵاتیان ئەوانەی کەوا خەڵکی شاری هەولێرن یان لە دەرەوەی پارێزگای هەولێرن بوونە لە مووسڵ و لە کەرکووک و لە شارەکانی دیکەی عێراقن ئاماژەی بۆ دەتوانن بگەڕێنەوە هەرێمی کوردستان بەڵام بەمەرجێک کارتی زانیاریان کارتی نشینگەی هەولێریان هەبێت بۆیە ئەو کەسانش کە دەتوانن بگەڕێنەوە چەند مەرجێکیان هەیە یەک لەوانە دەبێت پشکنینی ڤایرۆسی کۆرۆنایان بۆ بکرێت و لە ماوەی تاوەکو ئەنجامەکەی دەردەچێت ماوەی 48 سەعات بەسەر پشکنەکانیاندا کەرەنتین دەکرێن و داواش لە هاوڵاتیان دەکاتکەوە ئەوانەی لە دەرەوەی شارەکانی هەرێمی کوردستان دەیانوێت بێن ناو هەولێر پێویستە ڕەزامەندی وەزارەتی ناوخۆیان هەبێتواتە ڕێگەپێدراوی ئەلکترۆنی پڕ بکەنەوە ئەمانە زانیاریەکانی ئەم ماوە بوون کە گرنگن و پێویست بوون هاوڵاتیان ئاگاداریان بن. بەڵێ سپاس بۆ هاوکارمان هۆشمەند سادق لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانە. بەڵێ دکتۆرک و بینیمان حاڵەتەکان لە سلێمانی زۆر زیادی کردووە هەواڵەکان بەگشتی خۆش نییە لەو پارێزگایە بەتایبەتەوە. ئایا بڵین هۆکاری ئەوەیە کە خەڵک کەمتر پابندە پێوە یاخود گواستنەوەی ئەو ڤایرۆسە تەنها ینی ڕێگریەکەی ئەوەیە کە دەستکێشێک و دەمام کێ بکەن یاخود بە کەلوپەلەکانی شەو بۆ نمونە ئەگوێزرێتەوە. بەڵێ ئێمە خۆی سەبارەت بە پارێزگای سلێمانی بەڕاستی ئێمە بەداخەوە و هاوخەمیانین بەوەی ئەو ژمارێکەوە گیانە دەستدن و بەرزبوونەوەی ئەو ژمارە توش بووان بە ڕێژەیەکی ئێزگار بەرز و لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان لە پارێزگای سلێمانی بە شێوەیەکی جیاوازترە ئەم ڤایرۆسە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە ئەمەش دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک تەنها بەوە پابند نییە کە هاوڵاتی پابند بە ڕێنمایەکان نەبووە ڕەنگە چەند هۆکارێکتر هەبێت بەڵام ڕەنگە خۆم لەناو پارێزگای سلێمانی نەبووم تاوەکو بە شێوەیەکی ورد باسی فاکتۆرەکان بکەم بەڵام بە دڵنیایی و ئەکید فاکتەری تریش هەبووەکەوە وای کردووە ئەم پەتایە بە شێوەیەکی وا بڵاو بێتەوە. باشە کاریگەریە بێت لەسەر زیاتر بڵاو بوونەوەی بۆ نمونە بگاتە هەولێریش ینی ئەو ڕێژە زۆری کە لەوێ هەیە وا بکە کاریگەریەکەی لەسەر هەولێر و پارێزگاکانی دیکەش هەبێت. خۆی ئێمە ئەگەر بین باسی پارێزگای سلێمانی بکەین ئەمە پارێزگایەکە لە ناو هەرێمی کوردستان لە ناو وڵاتی عێراق و دراوسەی وڵاتی ئێرانە و هەروە کاتێک قەدەغی هاتسۆ ڕاگەیەنرا لە نێوان پارێزگاکانی باشووری عێراق و ناوڕاستی عێراق لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ وڵاتانی دراوسێ بینیمان لە چەند کەناڵی ڕاگەیانیش باز لەوە کرا کە ئاوازی مزۆڵی هاتوچۆ هەبووە لە نێوان پارێزگای سلێمانی و پارێزگاکانی عێراق و لە نێوان پارێزگای سلێمانی و
وڵاتی ئێران کە ئەمە خۆی پارێزگای سلێمانی سەر بە هەرێمی کوردستانە و لەناو ڕێنمای و ڕێکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام جموجۆڵ ڕناگیرێت کاتێک پەتایەکە لە ئێران و لە شاری بەغدا بە شێوەیەشی چاوەڕوانەکە بەرز بووە وای لێ هات لە پارێزگای سلێمانی میش کە باس لەوە دەکرێت هاتوچۆ هەبووە ئەمەش بەرز بووە بۆیە پارێزگای هەولێریش هەر لەناو هەرێمی کوردستانە لەگەڵ پارێزگای سلێمانی ئەمانە لە ناو وڵاتێکی جیاوازن لە ناو هەرێمێکی جیاوازن بۆیە ئێمە پێشبینی دەکەین بەهۆی حەزم و جۆڵ و هاتوچۆوە ڕەنگە کەسێک لە سلێمانی بێتە پارێزگای هەولێر و بینیشمان لە ڕابردوو هەشمان بوو کاتێکێک لە پارێزگای سلێمانی گەڕابەوە توش بوو خانەوادەکەی توش ببوون بۆیە ئێمە ڕێکارەکان توندن لە بازگەکان و خاڵی پشکنین دانراوە بەڵام هەر وەک باسم کرد ئەمە لە وڵاتێکی جیاواز بوو کە وڵاتی ئێران و شارەکان دکتۆر بژارە پێمان بڵێ کە ڤایرۆسی کۆرۆنا دەزانین کە ڤایرۆسێکی گوازراوە بەڵام لەگەڵەشە ڤایرۆسی دیکەشمان هەیە ئایا ڤایرۆسە گوازراوەکان مەترسیدارترن یا هەموو ڤایرۆسەکان وەکو ڤایرۆسی کۆرۆنا مەترسیدارن بەڵام ئەمە چۆن بە تەشە نەکراوی یەکسەر چامان لێ کرد و بڵاو بووە بە خێرایی بۆیە ئەو ترسەی لەلا دروستکردین و ئەو حاڵەتی دروست کرد بەڵێ لە ڕووی پزیشکیەوە ئەم پەتایەکی نوێ و جیاوازە ئەم پەتایە جیاوازترە لەوانی پێش ژمارەی قوربانیدان ژمارەی توشبوانی بە شێوش ساڵانەکە لە سەرانسەری جیهان خەڵک تووشی دەبێت و ئەم پەتایە شتێکی نادیاری هەیە کەوا تۆ تاوەکو ئێستا ناتوانانی تاقیکردنەوەکان لەسەر ئەنجام بەرهەمهێنانی کوتان و هەروەها چارەسەریی دیاریکرا و هەموو هەوڵەکان تاوەکو ئێستا نەگەیشتونەتە ئامانج بۆیە ئەم پەتایەکی جیاواز و مەترسیدارترە لەوانەی پێشتۆ لەبەر ئەو ئێمە لە تەبیعەتی ئەم ڤایرۆسە تاوەکو ئێستا بە تەواوی نەگەیشتوین و هەروە ئەم پەتایە ڕێژەی بڵاوبوونەوەی لەناو کۆمەڵگا زیاترە لە چاو ئەو پەتایانێکەوە لە پێشوودا هەبوون بۆیە ئەمە پەتایەکی مەترسیدارە و ئەم پەتایە و شتێکی دڵخۆشکەریشی هەیە بە ئەمەش بۆ هاوڵاتیان باس بکەین ئەگەر هاتوو هاوڵاتیان پابند بوون بە ڕێنماییەکان خۆیان پاراست ئەم پەتایەکی بەم شێوەیە کوشندە نیە ئەگەر هاتوو هاوڵاتی خۆی پارێز بەڵام ئەگەر هاتوو هاوڵاتی خۆی نەپارێز ڕێژەی بڵاوبوونەوە زۆرە کاتێک ڕێژەی بڵاوبوونەوەش بەرز بوو بە دنیاییەوە ژمارەی ئەوانێکەوە هەڵگر دەبن و باری تەندروستیان تێک دەچێت بەرز دەبێت. بەڵێ زۆر سپاس گوتەبێژی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەولێر دکتۆر بژار موسا لەگەڵمان بووی لە ڕۆژباشی کوردستان 24 سپاس بۆ زانیاریەکان. زۆر سپاسان. زۆر سپاس دووبارە بەخێر هاتی. بەڵێ بابەتێکمان هەیە کە لە ئێرانەوە بوومە ینی ئامادە کراوە بابەتێک کە هەواڵەکە لەوێ پێشنیاز دەکرێت هەر گەنجێک هاوسەرگیری نەکات باجی لێوەربگیرێت. محەممەد ئیدریس یەکێکە لە پیاوە ئاینەکانی ئێران و پێشنیازی بۆ پەرلمانی وڵاتەکەی کردووە کە پێویستە هاوسەرگیری گەنجان بکرێتە زۆرم لێ و هەر گەنجێک تەمەنی بگاتە 28 ساڵ و هاوسەرگیری نەکات باجی لێوەربگیرێت. ئەگەر وا بێت هاوکات داواشەکات کاراسانی ئەنجامدانی هاوسەرگیری بۆ گەنجان بکرێت ئەو کەسایەتی ئاینە داوا لە حکوومەتی ئێرانەکات ئەو گەنجانەی کێشەی تەندروستیان هەیە بە بێ بەرامبەر بۆیان چارەسەر بکات لەگەڵ ئەوەشە ئاماژەی بۆ کردووە کە هەر کەسێک تەمەنی گەیشتۆتە 28 ساڵ و هاوسەرگیری نەکرد بێت ئەوە پۆستی ئیدارەی پێدەدرێت نابێت پۆستی ئیدارەی پێ بدرێت و لە زانکۆکان وانە بڵێتەوە. ئەمەیتە گوشارێکی زۆرە هەرچەند ئەوە بڕیارێکی تاکە شخصیە و هەڵ بۆ خۆی ئەتوانێت بڕیاری ئەو شتە بدات بەڵام ئیتر ئەمەش بڕیارێکە کە لەلایەنەوە کەسایەتی ئاینەوە لە ئێران دراوە و ئیتر نازانین تا چەندێک پابەند دەبن پێی و لە مەودا تا چەندێک زەماوەند و خۆشی و حەفلە ئەکرێت لەم وەزعی کۆرۆنا یان پابەند دەبن بە پێدانی باجەکە بەس لەبەرەوەی کە هاوسەرگیریەکە چونکە هاژە لەوێ هاوسەرگیری زۆر زەحمەتە ماڵی بووک ئەبێت وەکو خەڵکی مسر ماڵی بووک ئەبێت هەموو پێداویستەکانی خێزان خۆیان دابینی بکەن بەڵێ ئەبێ ماڵی بووک ئامادەکەنەوەش ئەبێتە هۆی ئەوەی کە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و گرتنەبەری ڕێکارەکانی خۆپاراستن لەو پەتایە شێوازی کارکردنی زۆرینەی کار و پیشەکانی گۆڕیوە. یەکێک لە سەرتاشخانەکانی فلیپین بە جلوبەرگی تایبەت هاوشەوەی پزیشکان و بەکارهێنانی دەمامک لەلایەن سەردانیکاران قژی هاوڵاتیان ئەتاشن. هەرچەندە بەهۆی زیانەکانی ئەو زیانانەی کە هەیە و ئەو بەکارهێنانی ئەو بابەتانەی کە لەناو دەلاکخانەکە یاخود وا بڵێن دوکانی سەرتاشیەکە بەکارهێنرێ نرخی قژی تاشینیش زیادی کردووە چونکەوان کەلوپەلی زۆرترە کڕن ناچارن نرخەکە بخەنە سەر کرەی سەرتاشینەکە بەڵام هاوڵاتیان لەگەڵ ئەوەیە پێشوازی لەو بیرۆکەیەکە.
ئێرە دوکانی سەرتاشی مانێلایە بە جۆرێکی جیاواز دەستی بەکارەکانی کردووە کە داوا دەکرێت لە سەردەمی کۆرۆنا هەموو دوکانێکی سەرتاشی بەو جۆرە بکرێتەوە. لە پارێزگای میترۆ مانێلای فیلیپین دوای 3 مانگ قەدەغەی هاتوچۆی گشتی بڕیاردرا بەکردنەوەی ئاراشتگا و سەرتاشخانەکان بە مەرجێک ڕێکار و ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن. ئەوانەی سەردانی سەرتاشخانەکە دەکەن دەڵێن خاوەنی سەرتاشخانەکە ڕێکارەکانی بەباشی جێبەجێ کردو و هیچ ترسێکیان نییە کە قژیان لەو سەرتاشخانەیە بتاشن. داواش دەکەن دوکان و شوێنەکانی دیکەش هەمان ئەو ڕێکار و بیرۆکەیە بگرنەبەر. بێگومان قۆناغەکانی ڕوبەڕۆبوونەوەی کۆڕۆنا جیاوازن و دۆخەکە بەگشتی سەخت بووە، بەڵام ژیان ناوەستێت و دەبێت بەردەوام بین. بیرۆکەی ئەم سەرتاشخانەیە بۆ گرتنەبەری ڕێکار و ڕێنمایە تەندروستیەکان و پاراستنی سەلامەتی هاوڵاتیان و سەردانیکەران لە ڤایرۆسی کۆڕۆنا جوان و گرنگە. پێویستە هەموو شوێنەکانی دیکە هاوشێوەی ئەم سەرتاشخانەیە ڕێکارەکانی خۆپارێزی جێبەجێ بکەن. لە نێوان هەر کورسیەک و کورسیەکی دیکەی سەردانیکاران بربەستێکی کاتی پلاستیکی جیاکراوەتەوە و کرێکارەکان و سەرتاشەکانیش بە جلوبەرگی تایبەت و دەمامک و دەستکێش هاوشێوەی پزیشکان کارەکان دەکەن و قژی سەردانیکاران دەتاشن. پێشبین دەکەین بەهۆی گرتنەبەری ڕێکارەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆڕۆنا و داخستنی دوکان و بازاڕەکان زیانی داخستنی سەرتاشخانەکەمان بە ڕێژەی زیاتر لە 100% بێت. ئێمە نرخی سەرتاشیمان بڕی 50 سنتی ئەمریکی زیاد کردووە. ئەوەش بۆ دابینکردنی کەلوپەلی خۆپارێزیە بۆ ئەو کەسانەی سەردانمان دەکەن و سەریان دەتاشن. بەپێی ئامارە فەرمیەکان تا ئێستا 22,400 کەس لە فیلیپین تووشی کۆڕۆنا بووە و زیاتر لە 1000 کەسی دیکەش بە کۆڕۆنا گیانیان لەدەستداوە. دوای 3 مانگ لە داخرانی سەرتاشخانە و ئارەژگاکان لە وڵاتە ئێستا بە مەرجی جێبەجێکردنی ڕێکار و ڕێنمایە تەندروستیەکان ئەو شوێنانە کراونەتەوە و دەستیان بەکارکردن کردوتەوە. بەڵێ ڕادیۆی کوردستان 24 ماوەیەکە کە کۆمەڵێ پرۆگرامی زۆر بەسوود کۆمەڵی بەرنامەی زۆر بەسوود بۆ بیسەرانی هەم لە ڕێی رادیۆ هەم لە ڕێی سۆشیال میدیای کوردستان 24ەوە ئامادە کردووە و بڵاویان دەکاتەوە و ڕۆژانە کۆمەڵێکی باش لە بینەران و بیسەرانمان هەیە بۆیە هەوڵە دەین هەر جارە و دوێنێ و پێرێ کاکسۆران بەشی دیسکی وەرزشمان هێنابوو کە لەسەر ئەو بەرنامە ئەمڕۆ باس لە بەرنمەیەکی دیکەکەین کە بەرنمەی پێنگاڤە یەکێکە لە بەرنمەکانی دیکەی کوردستان 24 کە لە رادیۆ سۆشیال میدیای کوردستان 24 پەخشەکرێت. ئێمەش بۆی کە زانیاری زیاترتان بدەینێ سەبارەت بۆ بەرنامە میوانداری محەممەد شەهری پێشکەشکاری بەرنامەی پێنگاڤمان لە رادیۆی سۆشیال میدیای کوردستان 24 کردو بفەرمو بۆ ناوشەدی سڵاو لەبێ ڕۆژ باش ئەمڕۆ هەستی چۆنە هێوەکو ئێمە زوو هەستایت و ئامادە بووی؟ بەڕاستی ئێوە بژین پاڵەوانی سەرەکی ئێوە بۆ بەیانت زوویە زۆر ینی من ماوەیەک بوو بەیانیان زوو هەڵ نەدەستان سەبارەت پس شتێکی خۆش بوو پس ئەگەر بێت و نەختێک وەرزشکردنی لەگەڵ بێ بەیانیان تۆ حەزە وەرزشی تو بابەتەکان وەرزشە پێمان بڵێ پرۆگرامەکەت پرۆگرامی پێنگاڤ چ بەرنمێکە هەر بەرزشیە یان جیاوازە چون من تۆ بە شکڵێکی چۆن لە بەرزشی تۆم ناسیوە. بەرنامەی پێنگاڤ هەنگاوێکە بۆ تەندروستی ئەوەی کە ئێمە چۆن وەرزش بکەین کەی وەرزش بکەین چی وەرزشێک ئەنجام بدەین لای چێ وەرزش بکەین ئایا دەتوانین لە ماڵەوە وەرزش بکەین یانە زیاتر لایەنە تەندروستیەکەمانەوە بەرچاوگرتووە. ئیتر کارمان بەوە دانیە بۆ نمونە مێسی گۆڵی کرد کریستیانۆ ڕۆناڵدۆ گۆڵی نەکرد ئەمانە نا ئێمە ببین بە میسی و ڕۆناڵدۆ دەمان هەوێ هاوڵاتیان هۆشیار بکەینەوە بە تایبەت ئێستا لەم سەردەمەدا کە ئەو پەتای کۆڤید-19 هێرشی کردوتە سەر مرۆڤایەتی زۆربەی پزیشکەکان دەڵێن ئەگەر بێت و سیستەمی بەرگری جەستە بەهێز بێت تۆ دەتوانی بەرەنگاری ئەم کۆڤید-19 بیتەوە کەواتە بەچی بە وەرزشکردن وەرزشکردنێکی دروست وەرزشکردنێکی تەندروست بۆی کە ئێمە هەم لەم دۆخە ڕزگارمان بێت هەمەوەی کە بڕاتان هەبێ هیچ کەسێک لە وەرزشکردن زەرەری نەبینیوە. کەواتە کەی ئەم بەرنامەیە پێشکەشەکرێ بۆی هەموو بیسەران گوێبیستی زانیاریەکانی ئێوە بن و سوودمەند بن لەوەی کە چۆن وەرزش بکەن و کەی بیکەن. ئەمڕۆ کاتژمێر 11 پێشنیوەڕۆ یەکەم بەرنامەمان پێشکەش دەکردێت
مزگەینێکی بێ بۆ خوشکان و ئافرەتان یەکەم بەرنامەمان تایبەت کردو بە ئافرەتان بۆ ئەوەی کە بە تایبەت وا هەز دەکەین ئافرەت هێشتا ئەو مافەی نەدراوەت هەیە لە وەرزشکردن لە چوونە دەر بۆ نمونە بوو هەرچەند باشتر بۆ لە جاران بانگاوازێکی زۆرمان دەکرد بۆی کە وەرزش بکەن کەس نەبوو بەس ئێستا خەڵکەکە ئەچێتە هۆڵەکانی لەش جوانی و بەردەوام وەرزشەکاتەوە شێوازی بەرنامەکەتان بۆ جۆرەیە کە پسپۆڕی تایبەت بە بواری تەندروستی لەو بارەوە ئەهێنن ڕێخستنی خواردن و ئەوانەی تایە یاخود نەجەنابەت خۆت پێشکەشیەکەیت و بە کۆمەڵە زانیاری گشتی لە هەر بەرنامەدا ئێمە ڕاهێنەرێکی بەتوانە کەسێکی شارەزا و لێزان لە وەرزش یان کەسێکی ئاکادمی تەنانەت دەتوانین لە ناو پرۆگرامەکەدا کە باس لە بەرنامی خۆراکی دەکەین پزیشکێک بانکەین بۆ ئەوەی کە ئێمە زۆرترین زانیاری و معلوماتی دروست بە هاوڵاتیان بدەین لەگەڵ ئەوەشتا هاوڵاتیان دەتوان پەیوەندیمان پێوە بگرن لە بەرنامەکەدا هەر پرسیارێکیان هەیە ڕاستەوخۆ لە میوانی بەرنامە وەری بگرن بەڵێ لە حەکبەی بەرنامەکەتان ئەزانین کە وەرزشیە تەندروستیە گرنگی بە سیحە یاخود تەندروستی هاوڵاتیانێن ئامان چی بوو لەم ڕێخستنی ئەم بەرنامە و لە پێشکەشکردنی ئەم بەرنامەی ئێوە زۆربەی بەرنامەکانی وەرزشی چ لە سۆشیال میدیا چ لە تیڤەکان بەشی زۆری هەواڵە گرنگەکانی ڕۆژانە بەڵام حەز دەکەم بۆشایەک هەیە ئەوەی کە تۆ بۆچی وەرزش دەکەی ئەگەر من هەمیشە دەڵم هەمومان ناتوانین وەرزشوان بین بەڵام هەمومان دەتوانین وەرزش بکەین هەموو ئەو وەرزشوانانە نابن بە ڕاهێنەر هەموو ڕاهێنەرێک ناتوانێت ئاستێکی باش پێشکەش بکات بەڵام ئێمە دەمان هەیە بە وەرزش هەنگاوێک بەرەو پێشەوە بنین کۆمەڵگەیەکی سەلامەت و تەندروستمان هەبێت دەچی سەردانێکی فیزیک دەکەی بۆ نمونە دەڵێت تۆ جاران دەکوت لە شوێنی خۆت دابنیشە مەجوڵێ بەس ئێستا کە نەشتەرگەریت کردووە یەکسەر هەستەوە بڕۆ ئەوە چییە ئەوە بۆ ئەوەیە کە شتێکی دیکە باس بکەم تۆ یەکێک لە گرنگترین سێکتەرەکان سێکتەری وەرزشە وەرزش ئێستا بووە بە سیاست وەرزش بووە بە بازرگانی و کاتە تەواو تێکەڵی ژیانی ئێمە بووە دەست خۆش بێت من دەمهەوێ باز لەوە بکەم کەسانێک هەن ئێستا لەم بارودۆخەدا ئەو بەرنامە خۆراکی دەیدەن بە وەرزشوانان ناتەندروستە کاتە لە ڕێی پرۆگرامەکەی ئێوە ئەو هەموو زانیارە دروستەکان کە لە بە شێوەیەکی ئەکادمیش بێت تەنانەت و بە شێوەیەکی پسپۆڕایەتی بێت بۆ نەخۆش و ببورە بۆ خواردن و ئەو شتانە تەنان بۆ کەسانیش کە نەخۆشن ئەیانەوێت وەرزش بکەن و لە ڕێی ئێوە ئەتوانن ئەوە هەڵبژێرن ئێمە زۆر سپاس دەکەین کە لەگەڵمان بوویت و ئەم ڕوونکردناوانەدا ئەمڕۆ کاتژمێر 11 من خۆم یەکێکە بم لە بینەر و بیسەرەکانی پرۆگرامەکەتان کاک محەممەد شەهدی زۆر سپاس دەکەین کە وەکو پێشکەشکاری ئەو بەرنامەیە لە ئەستۆدی ڕۆژباش لەگەڵمان بوویت زۆر سپاس بۆ زۆر سپاس بە هیوای تەندروستێکی باش بۆ تۆش زۆر سپاس. ئێستش بابەیەکەوە بەهای دراوە بیانەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین کە $100 ئەمریکی بەرامبەر بە 124,200 دینارە و 100 یۆرۆ بەرامبەر بە 138,000 دینارە 100 پاوانی بەریتانی 158,500 دینارە و 100 لیرەی تورکی بە 18,400 دینارە 100,000 تومەنی ئێرانی 7,100 دینارە. بەڵێ ئەمە نرخی دراوەکان بوو ئێستا دێنە سەر نرخی زێر کە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەم شێوەیە مسقالێک زێری ئایار 24 بە 338,000 دینارە و مسقالێک زێری ئایار 21 بە 295,000 دینارە سۆبات و مسقالێکیش زێری ئایار 18 بە 250,000 دینار. بەڵێ قەدەغەی هاتوچۆ لەسەر منداڵان و کەسانی بەتەمەن لە تورکیا هەڵگیرا. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا بڕیاریدا قەدەغەی هاتوچۆ لەسەر منداڵان و کەسانی بەتەمەن لە سەروی 65 ساڵیەوە هەڵبگیرێت تا چەند ڕۆژە لەوە پێش کۆمەڵێ لە شارەکانی تورکیا چەند شارێکی زۆر قەدەغەی هاتوچۆی تیاڕاگەێنرا بەڵام لەگەڵەوەشە هاوکات کاتی داخستنی کافتریا و شوێنە گشتیەکان لە کاتژمێر 10 شەو بۆ 12 شەو درێژکرایەوە. بەڵێ کە سەرۆکۆماری تورکیا بڕیاریشیدا 15 ئەم مانگە هۆڵەکانی ئاهەنگێڕان و شەکرا و خواردنەوە بکرێنەوە و هەروها ڕۆژی 1 تەمموزی داهاتوو هۆڵەکانی سینەما و شانۆگەری بکرێتەوە هەرچەندە وڵاتی تورکیا لە سەرەتاوە ڕێژەی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە کەم بوو بەڵام دواتر ڕێکاریانگیرە
و زۆرینەی وڵاتانی جەخت لە کردنەوەی هۆڵەکانی سینەماوە کارە هوەریەکان بەگشتیەکەنەوە هۆڵی سینەمایە شانۆگەریەکانە و هەروە کۆنسەرتە میوزیکیەکانە یا خۆ دەستپێکردنەوەی یاریە وەرزشیەکانە جەخت لەواکەنەوە لە بەرۆی ئەزانرێت کە ئەم بارودۆخەی کۆڤید-19 هێناتی بەسەر جیهان تا چەند دەرونی هاوڵاتیان و خەڵکی ماندوو کردووە. بەڵێ پێویستیش دەکات کە منداڵان و کەسانی بەتەمەن چونکە دوو تەمەنی زۆر ناسکن لە هەردوو ڕۆکە و لە ڕووی دەرونیەوە زۆر کاریگەریان لێ کاتەگە بە بەردەوام لە ماڵەوە بن بۆیە هەدەغی هاتوچیان لەسەر هەڵگیراوە تەنانەت لە وڵاتی بەریتانیاش بۆ کەسانی بەتەمەن کۆنسرتی میوزیکی دائەنرێت کە لە شوێنی مانەوەی خۆیان میوزیک ژەنان دەچنە ئەوێەوە میوزیکیان بۆ دەژێنەوەش بۆ ئارامی دڵ و دەرونی ئەو لە ئارامی ئەوانیش ئەو کەسانێک کە زۆرتر بڵین پابندی ڕێنمای ئاینیەکانن کە بۆ ئارامی دەرونی ئەوانیش بڕیارەکە بە نزیکانە مزگەوتەکانیش بکرێتەوە لە وڵاتی تورکیا بۆی ئەوەش ببێتە بەشێک لە ئارامبوونەوەی هاوڵاتیان بێگومان بە مەرج و ڕێنمایی خۆیەوە بێت. بەڵێ بەشکوشەڵا وردە ژیان بەرەو ئاسایی بوونەوە بچێت و خەڵک ڕابێت لەگەڵ خۆڕاهێنان و خۆپارێزی بەرامبەر بە ڤایرۆسی کۆرۆنا. و دەچینە بابەتێکی دیکە کە باس لەوە ئاکرێت بۆ یەکەم جار لە مێژووی ئەمریکا کەسێکی ڕەشپێست بوو کە سەرۆکی هێزی دەریایی ئەو وڵاتە هەڵبژێرا کردیان بە سەرۆکی دەریایی ئەو وڵاتە و ئەنجومەنی سێناتی ئەمریکا بە دەنگی 98 ئەندام ژەنەڕاڵ چارلز براونی بۆ پۆستی سەرۆکی هێزی دەریایی ئەمریکا پەسەند کرد. بەڵێ لەلایەن خۆیەوە دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە تویتێکدا نووسیوێتی پەسەندکردنی ژەنەڕاڵ چارلز براون بەڕەچەڵک ئەفریقی بۆ پۆستی سەرۆکی هێزی ڕۆژی مێژوویە و پەرۆشم بۆ کارکردن لەگەڵ ئەو فەرماندەیە. دانانی ژەنەڕاڵ چارلز براون بۆ پۆستی سەرۆکی هێزی دەریای ئەمریکا لە کاتێکدا چەند ڕۆژێکە خۆپشاندان دژی کوژرانی ڕەشپێستێک لە وڵاتە بەردەوامە کە ئەو هەموو توند و توژی و ئالۆزیەی لێکەوتەوە ئەمە بووە هۆیەوەی کە زۆرێک لە هاوڵاتیان نیگەراندن بەڵام ئێستا دانانی ئەو ژەنەراڵە دیارە ئەبێتە هۆی دڵخۆشی بۆ بەڵێ هەرچەندە لە دوای لە سەدەکانی ناوەڕاست بوو کە لە دوای کوشتنی مارتن لوثەر هیچ شتێکی لەم شێوەیە ڕووی نابوو کە ڕەشپێستێک بەو شێوەیە بکوژرێت یاخود بەو شێوەیە ئەزیێت بدرێت ئەمە ئەو دەنگدانەوەی دروست کرد و ئەم هەموو خەڵکە تەنانەت لە وڵاتانی دیکەش خۆپشاندان ئەنجامدا بۆیە ئەم هەنگاوەی کە بە هەڵبژاردننی ئەم ڕەشپێستە بۆ ئەو پۆستە لەوە چێت ببێتە هۆی ئەوەی کە هێوری ئەو دۆخە بکاتەوە لە ئەمریکا. ئێمە لێرەدا هاتیینە کۆتایی بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژباشی ئەمڕۆ بۆ هیواین کاتێکی باش و بەسوودان لەگەڵ ئێمە بەسەر برد بێ و هەر تەندروست باش بن و لە کوردستانێکی ئارامدا بەخۆشی بژین هەر شاد بن. بەڵێ بە کۆتایی هێنانی پرۆگرامی ئەمڕۆ دەچینە ستۆدیۆی هەواڵەکان و لەوێ بڵتنی هەواڵەکانی کات ژمێر 8 پێشکەش دەکرێت لەگەڵمان خاتانەکە.